ئەم منداڵە لە گەڕێکی منتکاوەی شاری هەولێر لە سەر یەکێک لە شەقامە گشتەکانی ئەو گەڕەکە لەلایەن پۆلیسی فریاکەوتنەوە دۆزرایەوە. منداڵەکە تەمەنی 2 ڕۆژە و باپی بەڵگەکان بێت لە یەکێک لە نەخۆشخانەکان لەدایک بووە چونکە مۆری نەخۆشخانەکانی پێوەیە. پۆلیسی هەولێریش دەڵێت هۆکاری فرێدانی منداڵەکە دیار نییە. ئەو مناڵە کچ بوو لەلایەن کەسێکی بێوجدانەوە کە ئەگەر دایکیشی بی ئەو مناڵە فڕێدرا بوو لەلایەن پۆلیسی فریاکەوتنەوە هەڵگیراوە بردرا بۆ نەخۆشخانەی لەدایکبوونی شاری هەولێر. لێرەوە لە کەنالی NRTV دەستخۆشی لە خەڵکی بە شەڕەف و هەڵوێستە جوامێرانەکەی شاری هەولێر و شارەکانی تری کوردستان کە لە بەیانیەوە خەڵکێکی ئێجگار زۆر لە هەولێر و سلێمانی و دهۆک و تەنانەت لە دەرەوەی وڵاتیش پەیوەندی بە ئێمەوە دەکەن بۆ ئەوەی ئەو مناڵە لە باوەش خۆیان بگرن. لە کاتی لەدایکبوونی هەر منداڵێ بەڵگەنامەیەکی بۆ دەردەکرێت و شوێن و کاتی لەدایکبوون و شوێنی نیشتەجێبوونی کەسوکارەکەی تێدا دەنووسێت و مۆرێک لە قاچی دەدەن بۆ دەستنیشانکردن و ناسینەوەی. کەسیش ناتوانێت جگە لە خێزانەکەی بیباتە دەرەوەی نەخۆشخانە. بەڵام هەرچەندە ئەم منداڵە مۆرەکەی پێوەیە تا ئێستا نەزانراوە چێ خاوەنێتی. یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵبوونی هەولێریش دەڵێت مۆری نەخۆشخانەکان یەک جۆرن بۆیە نازانێت لەکوێ لەدایک بووە. پێی مۆر کرا بەس لە هەموو نەخۆشخانە تایبەتەکان بەشی منداڵبوونی هەیە و هەروەها بنکەی تەندروستی مەلافەندی بەشی منداڵبوونی تێدایە. نەخۆشخانە ئەفرەتان و لەدایکبوونیش بەشی منداڵبوونی تێدایە و ڕێکارە یاسایەکان هەر منداڵەکە لەدایک دەبێ پێی مۆر دەکرێتن. بەس دیار نییە ینی ئەو مۆرە ئیچەیە لەبەرەوەی پێی منداڵەکە مۆر دەکرێت هیچ ناو شتێک لەسەر ئەو مۆرە نییە. هاوکات حاڵەتەکانی فرێدانی منداڵی ساوە و تازە لەدایکبوو لە هەرێمی کوردستان هەندێک جار ڕوو دەدات و کاتێک منداڵێک فرێ دەدرێت ئەگەر کەسێک بیەوێت بەخێوی بکات ئەوا دەبێت لە ڕێگەی دادگاوە بێت. ئەگەریژنا وەزارەتی تەندروستی ئاراستەی خانەی نەوجەوانانی دەکات بە مەبەستی بەخێوکردن. هێرش قادری NRTV هەولێر.